نامەیەکی شێخ عوسمانی بیارە بۆ 9 ملیۆن مرید. ساڵی 1997 کاتێک شێخ عوسمانی بیارە لە وڵاتی تورکیا وەفاتی کرد، ڕۆژنامەی حوڕیەتی تورکی یەک ڕۆژ پاش وەفاتکردنی بەمانشێتێکی گەورە نووسی شێخ عوسمان سیراجەددین نەقشبەندی لە دوای خۆی 9 ملیۆن مریدی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەڕاستدا بەجێهێشت. شێخ عوسمان سیراجەددین ناسراو بە شێخ عوسمانی بیارە لە نێوان ساڵانی 1896 بۆ 1997 ژیاوە، واتە 101 ساڵ تەمەنی بووە، کەواتە ئەڵقە بووە لە زنجیرەی شێخەکانی ڕێبازی نەقشبەندی و لە پاش خۆی هیچ کەسێکی وەک جێگرەوە دیاری نەکرد. ئەم کەسایەتیە گەورەیە بەهۆی جەنگ و ئاڵۆزی ناوچەکەوە هیچ کاتێک بۆ ماوەیەکی درێژ لە یەک شوێندا جێگیر نەبووە. باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان، بەغداد، ئوردون و تورکیا گەڕاوە، بەڵام لە هەر جێیەک بوو بێت کۆڕی زیکر و ئیمانداری و تەدریسی گەرم بووە. لە کۆتاییەکانی تەمەنیدا و لە ساڵی 1992دا ئەم کەسایەتیە نامەیەک بۆ مریدەکانی دەنووسێت و بڵاوی دەکاتەوە کە تێیدا نووسراوە میلەتی کورد لە حاڵێکایە پڕ مەترسی لە هەموو لایەکەوە، ڕێبازی بێدینی و بەرنامەی دوور لە ڕاستی دەوری لێداوە و هەرتاک و کۆمەڵ و لایەک بەناوێکەوە فریوی ئەو خەڵکە دەدەن. هەژاری و بێسەوادی و تێنەگەیشتنی زۆربەی خەڵک لە حەقیقەتی ئیسلام وای کردووە بەدەم هەموو ڕەشەبایەکەوە یاری ئەکەن و لە هەر کوێ باێ هەبێ شەنی خۆیان ئەکەن و پروشەی شەنەکەشی ئەوەندەی تر بەرچاویان ئەگرێ و نابینایان ئەکە، بیر لە مەسئولیەتی لای خوا ناکەنەوە. بۆیە پێویستە مریدانی ڕێبازی تەسەووف و نەقشبەندی بە دڵسۆزی و لێبڕانەوە دینی خوا ڕابگەێنن. پێویستە مریدانی ئێمە بە حیکمەتەوە بجوڵێنەوە و بە گرژی و توندی ئەڵسوکەوت لەگەڵ خەڵکدا نەکەن، نابێ بە هیچ شێوەیەک قسە گوتن و تەکفیر و فاسیقکردنی خەڵکی بێت بەسەر زبانتانە یان لەنەو دڵتانە جێگیر ببێ، چونکە ئەوانە ئەگەر بێبڕوا بن قسەوتن بە خۆیان و فیکرە و بەرنمەیان واکات کە ئەوانیش بێئەدەبی بەرامبەر بەڕێباز و مقەدەساتی ئیسلام بکەن و ئێوەش لێی بەرپرسیار ئەبن. ڕێبازی تەسەووف نیعمەتێکی گەورەی خودایە بۆ ئەفرادی مەخسووس و هەڵبژێردراوی موسڵمانان. ئەوەی ئامادەیی وەرگرتنی ئەو خەڵاتە بەرزەی نەبێ بە زۆر بۆی ڕاپێت ناکرێ، چونکە ئیمان و ئیسلامەتی کە سەرچاوی ئەم ڕێبازەیە ناوێ بە زۆر خەڵکی پابەندی لێ بکەن. هەرچەندە شێخ عوسمانی بیارە وەسیەتی فەرمووە کە لە بیارە بە خاک بسپێردرێت، بەڵام تا ئەمڕۆژ وڵاتی تورکیا ئامادە نیە تەرمەکەی ڕادەست بکاتەوە مەگەر کاتێک نەبێت کە دۆخی ئەم ناوچەیە بە تەواوەتی ئارام ببێتەوە. بەڵکووەر لە تورکیا لە باخچەی ماڵەکەیدا ئەسپەردەکرا و بە خاک سپێردرا.